ئێستا لە نزیک دەرگای سەرچینە لە هایتێکسی کە هاتینە ژۆرە لێرانە ڕۆک دەبینێت چەندین کۆمپانیای جیاواز بەشداریان کردێ لێرە لەوانە کۆمپانیەکانی جیرفان ئەلکترۆنیەکان وەکو ناسوالێت فاسپەی و چەندین کۆمپانیای دیکە وەکو کۆمپانیەکانی ئینتەرنێت FTTH و لەولاوە کۆڕەک و کۆمپانیەکانی دیکەش بەشداریان کردیان لەو سەریەوە کە دەیبینن بەشی پێشکەشکردنی پرۆژەی گەنجانەیە کە گەنجەکان پێشکەش دەکەن پرۆژەی تازان دروستکرێ فکرەی نوێ شتی تازە کە سوودبەخشە ئێستا دەچینە لای هەمووان لێران هەروەک دەبین ئێستا و کۆمپانیای سمارت هۆم گرینتون سمارت هۆم کە لە بۆ تەلەڤیزیۆن و بڕا کەلپەی ناوما ڕوا لێرانەش نورتێڵە کە لە بۆ بواری پەیوەندیەکانە لێرانەش چەندین کۆمپانیای دیکە بەشداریان کردیە لە بابەتەکانی بواری سکیوریتی ناوماڵ و هەروە کامێرا و ئەنواع بابەتی جیاواز. So basic analytics, an object is leaving an area, it can generate an alarm. Direction violated, if you have a facility, you have certain directions. If a car comes in the wrong direction, the system can generate an alarm. Object appears in area or object does not appear in a certain area. For example, if you have a checkpoint and you need a security personnel to be present on this checkpoint 24/7. ئێستا لە بەشی Invest My Idea کە لێرە گەنجەکان پرۆژێکتی خۆیان پێشکەش دەکەن پرۆژێکتە جیاوازەکان چەندین گەنجی بەکارامە و بەتوانە لێرانە بەشداریان کردیە. ئێستا لێرانە پرۆژەی چەند گەنجە کە لێرانە کە دروستیان کردیە دەتوانن باسی بکەن؟ ئێمە شتێکی گەاندرین لە سەراسەری عێراق بەری دەگۆزینەوە لە بەسڕەوە تا زاخۆش مشکلەمانیان مامێستا ساتیشەڵە بەری دەگەن بەس هەنێ شوێنی مەسەلەن دوورەکە بژ دۆتر دەگەن گەاندەرمان بەغدا و جنوب بە 6 دەست بدەگەن ئەما بۆ سلێمانی و دروک بە 4 زاری و داخلی هەولێر بە 3000 دەست بدەگەن ئەمما دەوروبەرەکانی مەسەلەن شوێنە دوورەکە مەسەلەن کەلارە ئەمێدیاوانە بە 5000 سیستەممان هەیە ئەپلیکیشنمان هەیە مەسەلەن طبعا بيت بريد خود بقيت كان بريد واصل كان كي مثلا بود قرايته ولا باشي رقص بيته ولا باشي مثلا بدون تاخير بس واصل بقى مثلا ما تعرف كيف بشي يشتي لێرانە هەر ناو و ڕقم وەصل و شتەکان هەموو دەنووسێتە شان بدا ئێستا ئەو یەکەمشت ئەو لۆگەمونە ئەو وەرمتای ئەو بێتە وەسیلە بوەستە ئێمە لێرە مەسەلەن منەوەنایە پێیجێکە ناوی شازیارە تەواو مەسەلەن ئەکاونتێکی کەسێکە ڕۆژانە بەریدی هەیە تەواو ئێرە ئێمە لێرە دەگەێت تەماشاکە ئۆتۆماتیکیان پارکۆد دەدەنێت ئینشا ڕەمسەری پارکۆد بۆ دێتەوە مثلا بۆ چێ دەنێری وەرە و لە هەولێرە دەنێری بۆ چەند دەرێ مثلا بۆ محافظەتەکانی عێراق کام محافظە مثلا بابن تەواو ئێرە مثلا جووی بەدەکە چە بوونە منە ساعة درستە ساعة اسم العيب بوونە ناوێکی شخصەکە ونە محەممەد تەواو رقم مشتری بوونە منە 150 أو رقم مشتري. فكان رقم دوام مش بدرسته عنوانه كله شدة درجة يقول من أكو هؤلاء مثلا العنكبوت درجة شيء لبنج حصارود عنوان ليرة مهمة تبع عنوان بنصيب وهي بدك تأخير نبيت سمعت ليرة الساعة ده نصيب بتوصل يقول من الساعة دي هم بريدة 6 زارة بتوصل له إكسان إذا فاضيت أوتوماتيكيا تشتري الناس الأكاونت يوم بارزة إما لا خمان لازم من هي لازم جاز من هي لو جاز لا تقدروا لددون ولا إكسان زۆر چاکە دەستەکانتان خۆش ئەوەش بزنس کاردەکەیانە ئەگەر ویستان دەتوان پەیوەندیان پێ بکەن لە پرۆژێکتری یەک لەو گەنجانە ڕقم شانسی دەتوانین باسێکی پرۆژێکتێکەمان لەو بکەین ئوستازیان وێبسایتێکمان هەیە تایبەتە بۆ سارە ئەمریکی و کەنەدیانێکی هیچ معلوماتێکیان لە گوگڵ بەردەست نییە ئەمە کە سارە ئەمریکیان کەنەدی دەکڕین پێش هەموو شتێک ڕقم شانسەکە لە گوگڵ داخڵ دەکەین بۆی دامەکەی ببینین بەڵام هەندێک جار گوگڵ هیچ معلوماتێکمان ناداتێ هیچ معلوماتێکی بەردەست نیە لە گوگڵ ئەو کاتە توان سەردانی وێبسایتەکەی ئێمە بکەن کە ڕقم شانسی .com معلوماتان دەداتێ هەم راپۆرت هەم وێنە دەتانداتێ لەسەر سارەکەی لێرە بوونە ژمارە شاسیە داخڵکەین لێرە ئەو ژمارە شاسیە لە گوگڵ هیچ معلوماتێکی نییە کە لێرە سەیر دەکەی ئەو سارانە هیچیان ئەو سارێنی بەڵام کە لە وێبسایتەکەی ئێمە داخڵی دەکەی کەمێک چاوەڕێ دەکەی تاوەکو نەتیجەکان دەداتێ لە وێبسایتەکەماندا هەم راپۆرت بەردەستە هەم وێنە راپۆرتەکان راپۆرتی باوەڕپێکراون دوو لە بەناوبانگترین راپۆرتەکانن لە عالەمدا کارفاکس ئۆتۆچێک پێ دەڵێ و سارە غەرخانەیانە چەند دامیکرۆ کێشەی سووتان دەزیاری هەیە یانە ئەو شوێنەی دەعمەکەیەتی کە لە ئەمریکا یاخود لە دەرەوە ئەو سارە چۆن دامی کردووە و چۆن مەزارتەوە کە لێرە سەیری وێنەکانی کەین
ئەو وێنەکانێتی هیچ یەکێک لە وێنانە لە گوگڵ بەردەست نییە بەڵام لە وێبسایتەکەی ئێمە هەیە دەبینی کەوسارە پەخشوت تەقیوە زیانی بەرکەوتووە وێبسایتەکەمان زانیارێکی زۆر باش بە خەڵک دەدا وارەکە کە خەڵک بە ئاسوودەی سیارە بکڕی وارەکە کە زیانە شاراوەکانی سیارەکەت ببینی ئۆفەری جیازیشتان هەیە ئۆفەری جیازمان هەیە تایبەت بۆ کەسانێک کە حەزەکەن دەستکەن بە ئیشی ئۆنلاین راپۆرت وێنە بفرۆشنەوە یاخود بەردەوام پێویستیان بەکڕینی راپۆرت وێنەیە تاوەکو 153 دیسکاونتمان هەیە پاکێجە هەر پاکێجێک دەتوانین بۆتان ئەکتیڤکەین یاخود خۆتان دەتوان لە ڕێی فاسپێەوە پاکێجەکان ئەکتیڤکەن بۆ ئەکاونتەکانتان ینی داشکانی زۆر باشی لەسەر بۆم ناو راپۆرتێکە بە $5 کەەوە پاکێج بکڕی تاوەکو 153 کە دێت سەر $2.33 زۆر چاک دیسکاونتی لەسەرە زۆر چاکە ئەوەش بزنسکاردەکانە لە بۆ پەیوەندیکردن و بارکۆدی وێبسایت لەسەرە دەتوانن سەردانی بکەن و لە بۆ کەسانی کە ئیشان پێ لێرانەشەوەی خاتونێکە کە کاری دەستی دەکاتن لێرانە پێشکەشەکە پێوەریکاندەوە لێرانە پرۆجێکتێکی دیکەیە لێرانە کە بزانین مۆزۆ چییە باشە خێرت چاوەکان تایم باسێکی پرۆجێکتەکە بکەین ئەوەیان NFC دیجیتال بزنس کارتی پێ دەگوترێت شنگرەوەی بزنس کارتی پێیپەرە QR کۆدێکیە QR کۆدەکەش داینەمیکە لەناو ئەو کارتەی ئەمە چیپێکمان دانایە هەموو معلوماتەکان لەناو ئەو چیکە سۆر دەبیتە تەنها بە نزیکردنەوەی مۆبایلەکە لە کارتەکەی لینکێکمان لۆ دێتن ئەو لینکە هەموو ئەو داتانەی تێدا کە جەنابەت داخلمان کردن هەر وەختێک ویستە بتوانانی زانیاریەکانت بگۆڕی ئۆتۆماتیکلی لەناو کارتەکەش دێتە گۆڕ پێویست ناکاتن کارتی زیاتر دەبعکە یان خەمی هەندێک بیتم برەی کابراکە ئیمێلی منی بەغەڵەت ناردیە یان ڕقم تەلەفۆن یان هەر شتێک ئەوە لەو شەریکاتەکان و لەو پێرسۆناڵی زۆر باشە پارێکی زۆر دەگەڕێتەوە لەو شەریکاتەکان و هیوادارم زۆربەی کەسەکان ئەم NFC بەکاربینێن بەخشە بزنسکارت و لە بۆ هەموو شتێک لێبیتن پرۆژێکتەکەتان هەر چه بەدەست دەگەیەن جارێ ئۆنلاینە پرۆژێکتەکە هەر وەختێک ویستان بەواسطەی واتساپ یان ئینستاگرام پەیوەندیمان پێ بکەنەوە ژمارەی تەلەفۆن شتەکان بەڵێ هەر هەموو شتەکان لەکەتان ئێستا بەڵێ لێرانە ژمارەی تەلەفۆنەکان و ئینستاگرامەکەیانە وەک کاتەکە بەردەست دەتان پێیان پێ بکەن و بەردەستی بکەن لە پرۆژەی وانە لێرانە کە دیارە لە بۆ پۆلی 12 ئەو بابەتانەیە باشراتن تان باسی کرد باسیکەم ئەپلیکیشنی وانە لە ڕێگەی ئۆتوانی بەشداریکی لە کۆرسەکانی وەکو زمان پرۆگرامەکانی کۆمپیوتەر بزنس هەروەکاری دەستی و تەندروستی و پەرپێدانی مرۆیی و میدیای و ئەمانە چەندین کۆرسی تر کە بە شێوازی تۆمارکراوە بە ڤیدیۆی کوالیتی بەرز پاش کاراکردنی واتە یەکجار کۆرسەکە ئەکرێتە بۆ هەمیشەی لات ئەمێنێتەوە فێرخواست ئەگەر پرسیارە شتێکی هەیە بەتوانین لە ڕێگەی گروپی تیلیگرام لەو ڕێگە پرسیاری خۆی ئاڕاستی مامۆستای خولەکە بکات لە پرۆژەی کوردیش ڤۆیس تایپینگ لێرانە کە بابەت بە سێ پرۆژێکی بەشداری پرۆژێکی یەکەم وێبسایتەکە ئەوە ئینتەرفەیسەکەیتی لە وێبسایتێک قسەیەکەی هەر قسەش پێ لە بۆ تەنووسی هەر قسەک بێ بە سۆرانی لە بۆ سۆرانی ئەوە وێبسایتی یەکەم هەر قسەش پێ لە بۆ تەنووسی وێبسایتی دووەم چیە وێبسایتی دووەم بۆ منە تێکستەکەم هەیە ئەمەوێ تێکستەکە بە هەماشەوە کوردی کوردی دێم لێرەدا ئەنێم ئەو کۆنڤێرت مەکە ئەیکا بەچی ئەیکا بە ڤۆیس ئەوە وێبسایتی دووەم تێکستی ئەکاتە ڤۆیس وێبسایتی سێم وێبسایتی سێم هەڵەچنیەکە لە چ لە ڕێزمانی کوردیدا تێکستەکە هەیە تێکستەکەی دا ئەنێم لەوانەیە ئەو شەی کە نووسیوم هەڵەش تایپینگم تێدا کردویت ئەو چ ئەکات ئەو هەڵە تایپینگەی خەتەش سۆر لەبن ئەدا ئەوێت چێت لەڕووی تایپینگەوە غەڵەتە ئەگەر بێم کلیکەچی لەسەر ئەو شەی کە غەڵەتە کۆمەڵێک ئۆپشنی دیکەمەدا دێکە ئەکری ئەو وشە بە زۆر شێوازی دیکەش بی زۆر شێواز دیکەی سۆرانی بیت ئەستا ئەوە هەسێ وێبسایتەکە بەردەستدا هیچ شەکات هیچ کێشەی نییە هەرسێک وێبسایتەکە دیڤلۆپ کراوە دروست کراوە لەلایەن گروپی ئاسۆ سۆفت دەستەکانتان خۆش بیتن سپاسان دەکەین
ئێرەش پرۆژەی کورجیPT کە هەر وەکو دیارەکە وەکو ChatGPT وایە کە دەتوانی هەر پرسیارێک شتێک لێی هەبیتەن بە زمانی کوردی یان بە ئینگلیزی جواب دەداتەوە کە وێبسایتێکی زۆر باشە و توانن سوودی لێ ببینن. لێرانەش ئەو بارکۆدەکەیتی توانن چێکی بکەن. ئێستاش لە پرۆژەی Works Academy Jobs لێرانە بزانین ئەگەر لە بۆمان باسکەم پرۆژەکەی پرۆژێکتەمە یەکێکە لە وێبسایتەکانی کە تایبەتمەندە لە دووبواری ئیش دەکاتە بواری دەستگای دامەزراندنە و سنتەری ڕایەنان کاری. ئەگەر تو بە دوای کار دەگەڕێ یان بە دوای کارمەند دەگەڕێ ئەتوانی لەو وێبسایتە خۆت تۆمار بکەیت و ئەکانتێک بۆ خۆت دروست بکەیت. دوای دروستکردنی ئەکانت دەڕوویتە ناو پرۆفایلەکەت هەموو پێزانینەکانی خۆت داخل دەکەیت و ئەو سکیلسانێکە تو دەزانێت ئەو کارامەیەکە تو دەزانی لە ناو پرۆفایلەکەت دەنووسی لەگەڵ سیڤیەکە. هەر کۆمپانیەکە داوای کارمەندە بکات کە هەمان سکیلس بەکارهێنەوە بە لە هەشتاگەکان لە ڕێگەی ئیمەیل نۆتیفیکیشنێک بۆ دێت پێدەڕێت هەمان فلانە کۆمپانی پێویستی بە کارمەندە. توانی ئەپڵای بکەی و بە دواچوونی بکە. وێبسایتە بە سێ زمان بەردەستە، کوردی و عەرەبی و ئینگلیزی و لە هەموو عێراق ئیش دەکات و حالیان یعنی ئیش پێکراوە، یعنی هەلیکارەکان بەردەستە. لە وێبسایتەکە پۆپش کراوە کە دەتوانێت ئێستا ئەو کەسانێک کە کارمەندیان نییە توان لە ڕێگە ئەم وێبسایتە ببینەوە، کەسانێک کە کاریشیان نیان بە دوای کاردا دەگەڕێن هەر دەتوانن لە ڕێگەی ئەو وێبسایتەوە کارێک بدۆزنەوە دەخوات بەبێ توانە و تابینیاندی خۆیان. MCRP لێرانە بزانین ئەو پرۆژێکتە سڵاخات سەرچاوە چاوانی باشی دوگەڵک بۆمان باس بێ. ئەمفرۆپی نوکە سەر دوو سێکتەرە شولکات ئەمفرۆپی هەمی سەرسەخڵەمی و دەرونیە سێکتەری ئەولی و ئەوە محاولێت کردن هوشیارکردنەوە دەرونیت نۆڤجڤاکیدا پەیدا دەکەن ڕێکا هەندێک سمینۆرە و هەندێک ئەکتیڤیتیادا داکو ئەف شەرمەت نۆڤجڤاکیدا هەی کێمبریجن سێکتەری دوی ئەوەژیمە وێبسایتەکە هەی کۆ ڕێکا وێبسایتەمە چی ڕۆژکۆریە خۆ دەرونی وەرگری LGF و ڕێکا ڤیدیۆ کۆڵ یان ڤۆیس کۆڵ ئەدگەل فێراپیستەکمە. سەرچاوە خێر هاتی. لێرانە لە پرۆژێکتی ڤین فایندەر دۆزینەوەی ملولی خوێنهێنەر کە زۆربەی کەس کێشەی لە قۆڵی هەیە یان لە کاتی کە دەرسی لێدانە یان خوێندەرهێنانە کێشە لە بۆ دروست دەبێتن. لە ڕێگەی ئەم ئامێرەوە دەتوانی ئەو کێشەیە چارەسەر بکەن بەتایبەتی لە بۆ کەسانی کە سەیدەلیان هەیە یان دکتۆرەکان کە دەتوانین باسێکیمانە بۆ بکەین. لەوە ئەمریکا کە لە ڕێوە دەستنیشان دەمار دەکات بۆ دانانی کانولا دەبێتە کارئاسانی بۆ لایانی پزیشکی یاخود ئەو هەڵا پزیشکیانە کە دەکرێت لە کاتی دانانی کانولا یەک لەو هەڵانەی کە ڕوویدا سەیدە و هەوڵە بکەین بۆتە هۆی لەکە و حەساسیە. لە ڕێگەی ئەو ئامێرەوە زۆر بە ئاسانی لە پشتی دەست یاخود ئەم شوێنە قاچ قۆڵ دەتوانێت دەستنیشانی دەمار بکاتن بۆ دانانی کانولا. زۆرە شیعەشی ڕووناچی لە سەر بەکارهێنرا هەل دیتمان لەگەر بەکارهێناوە لیدەکان سیر بکەین دەمارەکان وازن لە ڤیدیۆکەی دەرچیتە لەلای من دیارە لە ڤیدیۆکە جان دەرناچێتم بەڵام لە بەر لیدەکەیش کە شەو لێت داتن لیدمان بەکارهێناوە بۆ جۆرە لیدەکان لیدی ڕێنجی جیاوازن و بە شێوەی نیو بازنەی دامانناوە ئەو بۆشایە کە هێشتمانەتەوە دەبێت سێریکەی بۆ ئەوەیە دایرەکەت کانونەکە لە بۆ دابنرێتن زۆر بۆشایە بۆ ئەردنۆش پرۆگراممان کردووە پرۆگرامەکەی کە تیایدا دەتوانێت لە ڕێگای دوگمەیە کۆدانرا کۆنتڕۆلی ئامێنەکە بکرێتن بۆ زۆر بە ئاسانی بە شێوەی پاوەربانگ یا بەکارەکە ئاستا دەتوانی بەکاری بێت. زۆر چاکە پرۆگرام کراوە کە بە شێوەی دوگمە و هەموو شتێکەوە کە کار بکاتن. ئەو ئای ئاڕەشمان لە بۆ داناوە ئەو فیلتەرە ئەو جۆرەی کە بە شێوەی هەندەسی دیزاین کراوە هەم ناهێت لە دەو شتانە زیانی بۆ چاو هەبێت و هەم فۆکەلی هەموو پۆینتەکان هەموو لیدەکان فۆکەلی هەموو لیدەکان دەیاختە یەک شوێن یەک پۆینت فۆکەل پۆینتیان دەکات. زۆر چاک دەستەکانتان خۆش. ئێستا لە بەشی کۆمپانیەکانی ئۆنەری لێرانە کە مۆبایلەکانیان عەرز کردیە کە ئۆنەر X9A ڕامی 8 بە 256 بە 269 دلار وەروە رام 8 بە 128 بە 249 دلارە
کە باتریەکەی 5100 ملی ئەمپێرە و شەحنکردنەوەشی 40 واتە. کامیرای پشتەوەی 64 مێگاپیکسلە و شاشەکەشی ئەمۆلێدی 120 هێرتزە. شاشەکەی قیاسی 7.9 میلیمەترە کە تەنکە، شاشەیەکی تەنکە. لێرە ماسەفاتەکانی نووسرا بە تەواوەتی. هەروەک دەبینین دایمێنشن ئانڵایەکەی دیسپلەیەکەی 6.67 ئینچە 1080 بە 2400 کە شاشەکەی 1080 بە 2400 تا 120 هێرتزە. فول ڤیو دیسپلەیە. وەزنیشی 175 غرامە. کواڵکۆم سناپدراگۆنی 695 سەرەتا ئاسمان ناوەندە. ئەندرۆیدی 12 لێرانەش ئۆنەری X8A هەیە کە سەری 8 بە 128ەکەی $200 وروها 6 بە 128ەکەی بە $175. دەبینن کامێرەکانی 100 مێگاپیکسلە، کامێرە پشتەوەی، کامێرە ڕئیسی. وروها لێرانە شاشەکەی 6.7 ئینچە، زاکرەی 128 واتە بیرکەکەی 128 کە دیزاینێکی جوانی هەیە بۆی دیزاینەوە تشکیلی نزیکە لە ئایفۆنی 14 پرۆ ماکس. لێرانەشەوەیان دیزاینەکەی هەروەک دەبینن مەیلە ئێجە و پشتەوەشی کامێرەی بازنەییە کە زۆر جوانە، دیزاینێکی ماتە، پشتەکەی ماتە. لێرانەش ئۆنەری 70 هەیە 5G کە سەری 8 بە 128ەکەی $369 وروها 8 بە 256ەکەی $399. کامێرەی ڕئیسەکەی IMX800 کە 54 مێگاپیکسلە. ئۆنەر GPU تۆربۆ X لەسەرەکەوانە لە بۆ گەیمینگ بەکاردێتن. شاشەی 120 هێرتزە و وروای 1.07 میلیارد ڕەنجی دەبەخشیتن کە لە هەر میلیمەتر دووجایەش. وروها سۆڵۆکات JIشە. دیزاینەکەی شاشەیەکی جوانی هەیە 128 120 هێرتزە. لێرانە هەروەک دەبینن ماسەفاتەکانی باتریەکەشی 4800 چەندە باتریەکە کەمێک کەمە لە بۆ مۆسەفاتی دواشی 6 واتە، بەڵام لێرەدا لە ڕێی شەحنکردنەوەکەی ماسەفاتەکەی پڕکردیتەوە. شاشە 6.67 ئینچی ئۆلێدە، ئەویان ئەمۆلێد نییە، ئۆلێدە کێربیشە، واتە شاشە قەوسە. کە دیزاینەکەی تەماشا بکەین، دیزاینەکەی وەکو توانین بڵێین شازێکی ئەڵماسی یان کریستاڵی هەیە، شازێکی زۆر جوان بە مۆبایلەکەی دەبەخشێتن، وەکو سیمیش وایە لە ناوی. کامێراکانیشی گەورەیە و شوێنەکانیشی جوان ڕێکخراون. لێرانەشدا ئۆنەر پاد X8 کە سەری $125 لە بۆ ڕامچاری بێگەی 64 گیگابایت و $109 لە بۆ ڕام3 بە 32 گیگابایت کە شتێکی سادەیە، زۆر مۆسەفاتی بەرز نییە، شتەکەشی سادەیە، کامێرەی 4 گۆشە وەروها شتێکی ماتی ئاسایی. لێرانەش کۆمپانیاکانی بەشی بزنس و وەروها ترید استثماری یان برین و بەرهێنان بەشداریان کردیە. هەروەک دەبین کۆمپانیایەکی ئێکزار زۆر لێران بەشدارە. لێرە کۆمپانیای تێکنۆش بەشداری کرد، تێکنۆکامون 20یان عرض کردێ لێرانەکەی کە لە مۆبایلە نوێیەکانیان لەگەڵ شارپدە پڕۆ کە بزانین دەچین تەماشایەکیان دەکەین. مۆبایلی فانتۆم یەکەستووەکەیان ئەوە کە لێرانە ماسەفاتیشەکانی نووسرایە کە شاشەیەکی
ايكوسيستم بالطاوي تركيز كانت موبایلەکانی دیکەن کامەوە بیستە هەرسیان کردیان بازار هەفتەیە بەردەست دەبێت هەفتەیە بەردەست کامۆنی بیستە کە ماسەفاتەکانی 5,000 تایبەت تایمە شاکیلەکەی کامێرای 12 مەگاپیکسلی 1 RGB ریوە لایت لیزر و شاشە ئەمۆلێدا کە ماسەفاتەکانی بە تەواوەتی لێرانە بە دیار نەخرێن